یەکی شوباتی ساڵی 2004 بوو لە شوێنی ئەم هۆڵە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان بەهۆی تەقینەوەیەکەوە پۆلێک سەرکردە و کادر و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید و بریندار بوون. دەچمە ماڵی یەکێک لە بریندارانی تەقینەوەکەی مەڵبەندی سەیر ڕێخستنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڤاڵ جەمال یەکێک لەو کادیرانەی بۆ جەژنە پیرۆزە دەچێتە مەڵبەندی سەیر ڕێخستنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان وە خۆی دەڵێت ڕۆژێکی ڕەش و لەبیر نەکراو بوو. کە تەقینەوەکە ڕوویدا منی فرێدە زەختی تەقینەوەکەی کەتمە ئیسعلاماتە بچووکەکەی بەردەرگای مەڵبەند دیوار و ڕیباتی سەدەرکەم بەسەدا بەربەوە بۆیە بە سەختی بریندار بووم ساچمەک بەرسرم کەوت و بەرسینگم کەوت و لاقیشم لە سەروی ئەژنۆم ڕانم شکا زۆر بە سەختی بریندار بووم. ئەم ئەو کاتی کە دەچوومە ناو مەڵبەندی هەڤاڵ لە ناودایان بریندار و شەهید چەند شوێنێکی جەستەی بریندار دەبێت 17 ساڵ بەسەر ڕووداوی تەقینەوەکە یەکی شوبات تێپەڕ دەبێت. یادەوەریەکانی ئەو ڕۆژە بۆ هەولێریەکان بە یەکێک لە گەورەترین کارەسات دادەنرێت کە ژمارەیەکی زۆر شەهید و برینداری لێکەوتەوە. دەموچاوم شێوا بوو ئەو کاتی داچی شەید لوقمان سەلیمی لە بیرمە گوتی ئەوەتە کوڕەکەی خۆم دیتەوە یعنی زۆر بە ئەوەی داچی خۆشم دەیگۆ نە ئەو کوڕی منە ئەو کاتی من هۆشم لە خۆم بوو زۆر متەئسیر بووم بەو لەحزەی گوتم دادەجیان من کوڕی ئەو ژنەیمە بەڵام ئێستاش خۆم بە کوڕی ئەو ژنەی دەزانم و من وەکو شەید لوقمانیمە. لە دوو تەقینەوەی جیا لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە هەر یەک لە مەڵبەندی سەیر ڕێخستنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان و لقی دووی پارتی دیموکراتی کوردستان سەدان شەهید و برینداری لێکەوتەوە و لە یەکی شوباتی هەموو ساڵێکیش مەڕاسیمی تایبەت بەڕێوە دەچێتن و چیرۆکی هەڤاڵ جەمال حەلاق نمونەی تەواوی بریندارانی ئەو کارەساتەیە کە هەموو ساڵێک لەو ڕۆژە وەک یادەوەرێکی ڕەش بە بیریان دێتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.